تو برنامه The Voice بوی چه ورایات چو بود The Voice؟ من ماي سبيس سايتي كم هبو دوسي قرانيم لنا أو سايت داناو و أو كاتي يكت لتلفزيوني يعني قناة ألماني وكو مسج كله بو من نار وتيت حاجة كان بيا لايما قراني بلاي دیلان دکارید گلمه چیف اپوچینه سر دانه The Voice قناغه تا چه بون يعني ستيب باي ستيب تا چه کر؟ من أوقاتي أو رسالة بوهاد يعني من يشتم بو برلين لبرلين دوسي أول هبو يعني وكو كاستنج لندر متيان تدتواني بو مبلي تقرانيك منش هر يك لو قراني كان بوين ود أو دا يكسر من يانا دا كوناري دوام وسيم وباشري جيش ما بلايند أوديشنز لبلايند أوديشنز أو كي كرسيكا خود دستوريتها ومنيش بالله يعني أو باش دارين كله أو برنامج يكم كتومناو كوتش كسيفي نايدو وباشري باش the battle round من درسهم للبرنامج دیلان وکر دک الألمانيا تو باش داری في برنامه بوی تو بیجی اگر تو بخو آلمان بایا تو دا پتر سرکوی دوی برنامه دا؟ يعني بومن بيت ترسمني اگر بتمثل ستيج بومن زور تشتكي نورمالة تنكا لما دالي ورا او تفضل يعني او ديانا مديتوا تتبع بخوي موزيك جانا وهمو خزانة كم موسيقى كان يشلبوا من يشتكي نو لمدالي ورا ولا ميديا تي في لبازيكا او قراني بيجا كان مدزيت لقلان لبيشان قراني مدوت لبوم نورمال بس يعني هر وكو كردك قراني بلاي لألمانيا زور جرينجا يعني ريد لبو ها زور ناكنا يعني اورينتال ستايلي من اورينتالا اشتكي نوية لبويان يعني بس ستايلكم R&B بايا يعني بلين بوب بايا بومن آسان تردبو بس تونكا باك جراوندم هي وكو اورينتال وكو كردي لبوان اشتكي يعني تبي هشتا تيبغن سپورت آنکو پشتوانیا تا شکیوت يعني لما لدربه چه منیجر تهنا؟ سپورت هي لخزانة كمان بس يعني وكو مانجر وأنا هيك كسكنية يعني وكو كومبانياك لسا بشتمن بي يعني مانجركم هبي هيك كسكنية يعني همو أو قران يعني ك من تومار كرديا زور بزوريان خوم ريك كرديا خوم تسمى لقل أكسانة صور كرديا أو يعني بس زورش قرصة من كتكم الوقتان زور جرينجا يعني أها إشي خود زبكي و بالله يعني أجر وكو ليبل لفشتت نبي وكو كومبانيا نبي مانجرك أو مسجاني تو ريك بكات زور فرصة ام زانی تو به آلمانی و کردی و انگلیزی استرانت بیجی بوده چه زمانک آسان تره تو موزیکا خو پیشکش بکید؟ بومن هر دو زمان وکو یکم بس پیشان بومن براستی گرنگ تر بو با کردی بلیم چونکه یعنی زور
لێرە گەورە بوومە اینجا ئەو زیاتر هاتیتە منەوە گوێم باس ئێستا چونکە چوومەوە کوردستان لە کوردستان زۆر گۆرانیم جێ لێرە گرت و زۆر سیدی کوردیم کڕی و ئەو شتانە ینی ئێستاش بەخۆشم هەر حەزم دەکرد ینی هەر گوێم لە ڕادەگرت پێشانەوەچی منداڵ بووین زۆر لە فستیڤال و ئەو شتانە هەر خۆم لەگەڵ گۆرانیمان دەوت ئەوانە بەس ینی ئێستا بوویتە وەکو یەک هیچ ئەوە گرانترانە ئەوەی دیش هەر بۆچی ئەزانم تەسترانە نیە هەیە پێشمەرگە کێ هاریکاریەتە کریە بۆ vێسترانێ و یعنی هێزرا کێ بووە ئێوە پێشمەرگەن وەکو ینی تەماشات تەلەڤیزیۆنمان دەکرد منیش زۆر ئەو هەواڵەکانم جێ لێ بوو کە زۆر کەس مردوینە ینی زۆر کەس دوکاتینە زۆر شتی ناخۆشمان دیت ئەو کاتەی بەس ینی پێشمەرگەم دیت کە ئەو کەسانەی قوتارت دەکەن ئەو کەسانە ینی دەوڵەتی نوە ناهێڵن هیچ ئەتاک بکرێ بۆیە زۆر زۆر پێم خۆش بوو یعنی یەکەم پرۆژێکتێکی من ئەو سرودە بوو بۆ پێشمەرگە پێشکەشی بۆ پێشمەرگە بوو ئەو گۆرانەکەش بە ینی بە بڕوا تەها دروستکرا بێوی هیچ شتەکە نەدەبوو پرۆژەکە نەدەبوو ئاران سەرداریش موسیقایەکێ کرد دکاری بچەک بوومە پارچەکە ئەسترانەکە خۆ پێشکەشکەی بەڵێ ئێوە بۆ ئێمە هاناسەژینن پەیامی کورد و مێژووی دەرینن ئێوە بۆ ئێمە هاناسەژینن پەیامی کورد و مێژووی دەرینن بەرامبەر دوژمن یەک ڕەنگ و دانجین ئێمە بۆ ئێوە گوڵەی تەفەنجین بەرامبەر دوژمن یەک ڕەنگ و دانجین ئێوە بۆ ئێمە گوڵەی تەفەنجین ئێوە پێشمەرگان ئومێدی ئێمان تەدی سەری من ئێوە پێشمەرگان ئێوە پێشمەرگان ئێوە پێشمەرگان مەخواست ببێ دەرفەتێ ئەس پرسیارە پەنابەران بکەم ئەمزانین ئەنگلا مێرکل پشتەوانەوە کریەنوکە و gelek ji wan wergirtîne tu bêjî gencên li Almanya vî tiştê çawa dibînin gendekan zor kesiyan yani dûla heyan yek la dilin hezekên kozberekan bêne layma hezekên yarmetiyan bidêne hezekên tiştiyan bo hazirkên xwardin wekû zilk wekû ew tiştane ez layekî diş heye yani dilin dibê zor Almanya derê بخۆی یەکتری بگرن ینی بەخۆمان ینی لە ئەڵمانیا لێرانە زۆر مشکلەی دیش هەیە گا لە کۆچبەرەکان بۆیە ئەنی هەر دوولا هەیە ئەو کەسانی وەکو من ینی وەکو ئارتیست هەر دەڵێن refugees welcome منی زۆر زۆر زلکی خۆم حاضر کردی لەگەڵ خێزانەکەمان هاتینە زۆر پێڵا و زلک و بەرگ و ئەو شتانەمان بۆیان حاضر کردی بەس ینی هەر کەمە ئەو شتە بۆ ئەو کۆچبەرەکان دەکرێن بەس دەبیش فکر لێ بکەیەوە کە ئەنگلا مێرکل بەزەوە نییە کە کراوەیە بۆ کۆچبەران یانانی ئێوێ یارمەتی بدا هەندێک دەردەبێ یانێک کریتیک هەبی لە بۆ لایوی ینی چی دەوێت بۆ ئەو دەرگایەکی کردەوە بۆ هەموو کۆچبەرانە ئەویش ئەو شتەیە کە زیاتر دەبی لێرە ئیش بکەی و ئەو شتانە بۆیە فاینەنس هەندێک ستیبل بکرێتن بۆیە ئەوش هەیە ینی دەبی
فکر لێک هەردوودا. تو تێکەلیە وان پەنابەرە چاوت بینی لە ناف ئەڵمانیا ئەو چ بکەم بۆوان باشە؟ زۆر کەسێن ئەوی لە دەرەوەی ئەڵمانیا دێنە ناو ئەڵمانیا دەرەوە وڵات دێنە. زۆر کەس وا دەزانن کە ئێرانە ینی هەموو شتێک هەیە، پارە دەدرێ یا هەموو شتێکی دەبی ینی خانوەک وەکو هەموو شتێک. نازانن کە ئەو کەسانی ئەوی لێرە دەژین دەبێ ئیش بکەن، دەبێ زمانەکەی فێر بن، بێ زمان تۆ لێرە هەر ئەوەت نییە، شانست نییە بکەویە وەکوان بگوێ پێش. بۆیە پێیان بڵێم جارێ زمانەکەی فێر بە جارێ بزانە کە لێرە وها ئاسان نییە وەکو ئەڵمانەکان، ئەنی هەر وەکو دژیمێکە لە بۆیان. دیلان توژی لە ساڵە 1970 چویە ئەڵمانیا وەک پەنابەرێک. تو بێژی ئەوان پەنابەرانجی چه هیڤیەک هەبیتن لە پاشا ڕۆژێ بووان؟ هێڤیەک هەن، ئەنی دەتوانی سەبر ئەو شتێ بۆ خۆت دروستکەی. هەموو شتێک هەر کەسە شانسی خۆی هەیە، ینی هەر کەسە دەتوانی لە بچووکەوە ڕاوە دەست پێ بکە. وەکو ئەمریکن دریم دەبێت ئەویش هەر شتێکی بۆ بکەی، ینی هەوڵدەی بێ هەوڵدان هیچ شتێک بۆ نایەتە پێش چاوت. من یەکێک کەسێکم ینی کە ریالیستێکم، ینی حەز لە بڵێن ینی هەر دەبی بزانی کە شتەکان مدوێتن داوی پرسیارا من بوو پاشا ڕۆژێ ئەم دەکارین چ لە گەنجەکە جان وەکو دیلان چاوەڕێ بکەین؟ گەلێک سپاس، تش زۆر زانی. من دوسێ پرۆژێکتم هەیە ئێستا لەم کاتە تۆمار دەکەم. یەک لەو پرۆژەکان ئەوەیە کە گۆرانێکە لەگەڵ مەند و جەزیرە لەگەڵ ڕێناس میران دروست دەکرێت، ینی کلیپەکەمان کردووە، گۆرانەکەش تەزویر کراوە و ئەو ئەوانش ئەو کلیپەکە ینی لە کەناڵی کوردستان، کەناڵی کوردستانی بڵێن چۆن ینی هەموو کەناڵەکانی کوردستان ینی تۆمار دەکرێت. و دووەمین پرۆژەکەم ئەوەیە کە نێکست سینگل دێتە دەرەوە، ئەویش ئینگلیزیە، ئەش لەگەڵ ئەربن سۆڵ دروست دەکرێن و پاش وەختێک ئەوەش دەکرێت من ئیپێک دەردێنم، ئەوش بەس ئەڵمانیا. دیلان جان سترانبێژ، دیلان خۆشناو، گەلەک سپاسیەتە دکەین بۆ بەشدیاریەتە، گەلمە بووی. سپاس دەکەم.